خراپی ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و دەستەی سەربەخۆی مافی مرۆڤی کۆ کردەوە بۆ قسەکردن لەسەر ڕۆژی مافی مرۆڤ و ئەو پێشەلکاریانەی بەرامبەر تاک دەکرێت. ڕێکخراوەکان هۆشیاریاندا کە مافی مرۆڤ لە هەرێم ڕوبەڕووی مەترسیی گەورە بووتەوە و بە شێوازی جیاجا لە ناوچە جیاوازەکاندا مافی مرۆڤ پێشەل دەکرێت. لە ڕاستیە قسەکردن لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە ئێستا لە هەرێمی کوردستان بە ئەزمموی ڕابردوو بەداخۆ ڕۆژی مافی مرۆڤ لە ئاستێکی پێویستان نەبووە، بەڵام بە سیرکردنێک لە ڕابردوو لە ئێستا لە خراپترین دۆخیدا بۆ لە لانی کەم لە ساڵانی ڕابردووە ئێمە ئەگەر بێت و بڵین ڕەوشەکە خراپ بوو بێت ڕوومان کردووەتە دەسەڵاتی تەشریعی یاخود ڕوومان کردووەتە ئەو جیهەتانەی کە جیهەتن ڕۆژانە لەمسیان هەیە بەوەی کە لەگەڵ هاوڵاتیە و لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە و هۆکارێکن بۆ پێشلکاری مافەکانی مرۆڤ ئێمە داوامان کردووە و کارمان لەگەڵا کردوون، بەڵام لە ئێستاە لەبەرەوەی وەگوتم دەسەڵاتی گرنگی لە هەرێمی کوردستان پەچی کەوتووە لە کار کەوتووە ڕەوشەکە خراپتر بووە و لە ئاستێکی مەترسیدارە و مەترسیدارتر لەوەش لە پێشمانە کە مەترسیە لەوەش خراپتر بێت. سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان دەڵێت لە دوای ساڵی 2014ەوە ڕۆژی مافی مرۆڤ ساڵ بە ساڵ خراپتر بووە و ساڵی 2016 خراپترین ساڵ بووە لە ڕووی پێشەلکردنی مافی مرۆڤەوە. قەیرانی سیاسی و قەیرانی دارایی و شەڕی داعش لۆ هۆکارانن کە ڕەوشەکەی بەرەو خراپی بردووە. بەداخەوە ڕەوشی مافی مرۆڤ لە ئاستێکی خراپە و پاشەکشی کردووە و ئەگەر ئەمە بینەوە بەراورد بکەیت لە ساڵانی پێشووتر زۆر بەرەو باشتر بووین، ئەنی ئێستا وەزعی ئێمە لە 2016 خراپتر لە 2015 و ئەگەر سەیری 2015 بکەین خراپتر بوو لە 2014 کەواتە پاش 2014 بەراو خراپ ئەڕواتن و میشتەبیعی هۆکارەکانی دیارە چی قەیرانی سیاسیە چی قەیرانی داراییە و قەیرانی دارایی هۆکارێکی سەرەکی بوو کە بۆ بمکارە بکرێتن. بلا دوایین لە مانجی هاتنی داعش ویشکارێکی گەورەیە و ئەو جەنگە نەخوازراوە کە لەگەڵ ئەم گروپە تیرۆریستانە. لە هەرێمی کوردستاندا بەهۆی پەخستنی پەرلەمانەوە چاودێری لە سەر حکوومەت و سەرجەم سێکتەرەکانی تربوونی نەماوە بە مافی مرۆڤیشەوە. سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و مافی مرۆڤ تاکید دەکەنەوە کە کارانەبوونی پەرلەمان وای کردووە کە نەتوانرێت یاسا دەربکێت بۆ ڕووبەڕووبوونەوەی پێشلکارەکانی مافی مرۆڤ، هەر بۆیە ڕۆژ بە ڕۆژ ڕۆژەکە بەرەو خراپی دەڕوات و ئەرکی حکوومەتە بەپەلە چارەسەری دۆخەکە بکات. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.